قرآن بۆ ڕاستی یەکی خۆمانی لۆی نایمە چێندێنە چێ گوندی ئەوڕۆ ئەوە سپرایز برا دوو سەردێنەیە ناویرکە قازە والله وانە خوا بەڕاست بە قوربان ئەوی چاوەڕێ وەڵا برا مێلکە خۆمانی نازدار خۆش قوربان مێلکە قازەش دەخۆینە ئێستەنەوە ئارێ واڵە سەبوونی گەرم ئاڵات خۆشانی بە گەرمی دەردەینی یەکسەر بخۆی هە لە ڕێ پارچەش نەخۆی هەقلەش نەخۆی پشەیە ئەوە یەک دەمە پێ دەرم نەخۆی گورە نەخۆی باشە ئەوە دەچین ئێستا ئینشاءالله پاشێوی دەکەیدانە و گۆرە گۆری ئەدەواتمارەم و کوڕی سوڕێ کاکە نۆ گلۆبیا و ئالە پشتەوەچیا قەیماغ و کەو مکە و مامە تکەیت بە قوربان قوربان بکەنەوە و دەکەی سبێنرات ئەوشی بەش لە پشتە خۆمان بەستین بەس ئاوی بە خۆدا ڕۆژوانانی ئەوکە یعنی کاریان ئاساکە بەلور و پەنیر و قەیماغ ڕەمەزانت خۆشە الحەمدولله لە کاکە عەلی ئەوردو ئەوڕۆپێ بکات هەلۆ جەماعەت ڕۆژ باش کوردستان هیوای ڕۆژش خۆش دۆملاچی خوا نوێژ ڕۆژی ملاچ قبول بکات ئینشاءالله ئەجمەعین ئەو وەختانە وەختی شەربەت کڕینێ دێ دەری خەرکەمی لە شەربەت کڕین پاقلا شیرنی نارەکەش خورا هیچت پێ ناخوێ خوا عالیمە نازەمەز دەکەمەوە ڕۆ زۆر حەز لە خواردن برسێمە برسێ بە قوربانی درێتەوە ئەتۆم دەمە درێتەوە خۆشە دنیا پێنج دوو ڕۆژە چ؟ نەدڕا برا گەورە نەدڕا لێی گەڕ کە؟ نا وەڵا نەدڕا عیبی نییە قەنەعات کە عیبی نییە وەرە مەرەق مەواد لێکە عمودي جيب مكسيكي بأدب